وەکەم لایەکان دەزانن جەژن کەوتۆتە مانگی تەمووزەوە و دنیا زۆر گەرمە بە تایبەتیش ناوەڕاست و خواروی عێراق. گەشتارێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە ڕوویان کردوتە هەرێمی کوردستان تا هیچ نەبێت لە ڕۆژانی جەژندا خۆیان لە گەرما و نەبوونی خەدەمات نەبوونی خزمەتگوزاری لە بەغدا و بەرەو خوارەوە خۆیان ڕزگار بکەن و کەشێکی خۆش لە ڕۆژانی جەژن لە هەرێمی کوردستان بەسەر بەرن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ژمارەی هاتنی گەشتیاران نەکرد لە عێراق بەڵکو لە دەریشەوە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز نەریمان فازڵ بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک نەریمان سڵاوتان لێ بۆ جەژنیشتان پیرۆز بێت. تا ئێستا پێشبینی چەندی لە ئێوەش پیرۆز بێت تا ئێستا پێشبینی چەند گەشتیارتان کردەوە بەپێی هەواڵەکان لە 19 مانگە و زیاتر لە 100,000 گەشتیار هاتبوون بەرەو هەولێر یعنی تا ئێستا ژمارەکە گەیشتۆتە چەند پێشبینی چەندی ترەکەن؟ بەڵێ دووبارە جەژنتان پیرۆزبی بێگومان ئێمە بە پێ و بەرنامانەی کە لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر دامان نابوو بۆ ئەوەی بتوانین پێشوازی لە ژمارەیەکی باشی گەشتیاران بکەین و هەروەها خزمەت گوزارێکی باش پێشکەش بە گەشتیاران بکرێ و ئێمە وەکو پێشبینی ئەومان دەکرد کە ژمارەیەکی زۆری گەشتیار بێت چونکە کۆمەڵێک هۆکار هەنا وەکو بەڕێزیشت ئاماژەت بە بەشێکیاندا هەم بەرزبوونەوەی پلەکانی گەرما و کەمی خزمەت گوزاری و هەروەها ئەو چالاکیانێک کە لێرە هەیە لە شاری هەولێر و بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی هۆکارن و جگە لەوەش پشوەکانی خوێندن دەستی پێکردووە کە ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ بەرزبوونەوەی ژمارەی گەشتیاران. خۆشبەختانە لە هەفتەی ڕابردوو یان لە 19 مانگەوە تا دوێنێ نزیکەی 100,000 گەشتیار سەردانی شاری هەولێر و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێریان کردووە و بێگومان لە ڕۆژانی داهاتووش تا پشوەکان بەردەوام دەبێ هاتنی گەشتیارانیش بەردەوام دەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا دوای پشوەکانیش وەکو خۆتان ئاگادارن وەرزی گەرما دەستی پێکردووە کە ئەمە هۆکارن بۆ بەرزبوونەوەی ئەو ژمارە زۆری گەشتیاران و لە ئێستادا ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیار دێ و بەشی زۆری میوانخانە و چێشتخانەکان دەتوانن بڵێم پڕبوون لە گەشتیار و ئێمەش وەکو گەشت و گوزاری هەولێر هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ خزمەتکردنی گەشتیاران هەم لە سەرەتای هاتنە ناوەی گەشتیاران و هەم لە ناو شاری هەولێر لە بنکە گەشتیارەکان چاودێری شوێنەکان دەکەین. زۆر باشە کاک نەریمان هاتنی زۆری گەشتیاران وەکو ئێوەش ئاماژەتان پێدا بەم لێشاوە زۆرە ئێستا بەردەوامیش دەبێت پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو ئوتێل و مۆتێلانەی کە لە تەواوی هەولێر هەیە ینی من پارێزگای هەولێر باز دەکەم توانای گلدانەوە توانای وەرگرتنی ئەو گەشتیارە زۆرەی هەیە؟ بەڵێ خۆشبەختانە ینی لە دەتوانم بڵێم لە ساڵانی 2012 و 2013 کە ئەو کاتیش گەشتیارێکی زۆر سەردانی شاری هەولێری دەکرد تا ڕادەیەک کێشە شوێنی مانەوەمان زۆر جار لە بۆ دروست دەبوو بە تایبەت لە وەرزی هاوینان بەڵام خۆشبەختانە لە ئێستادا ژمارەی شوێنی مانەوەمان یان ئەو بنکە گەشتیارانی کە پێشوازی لە گەشتیاران دەکەن زۆرن بۆیە لە شەوێکدا لە شاری هەولێر توانای لە خۆگرتنی نزیکەی 50,000 گەشتیاری هەیە. ئێمە تەنها لە شاری هەولێر نزیکەی 287 میوانخانەمان هەیە جگە لە 85 مۆتێلی گەشتیاری کە ئەوانە هەمووی ئامادەن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و تا ڕادەیەکی زۆریش ئەو گرفتە کەمتر دروست دەبێت بەهۆی ئەوەی ئێستا بەشی زۆری گەشتیارانمان لە ڕێگەی کۆمپانیای گەشتیارەکانەوە دێن ئەمەش خۆشبەختانە هاتنی گەشتیاران لە ڕێگەی کۆمپانیای گەشتیارەکان ئەو گرفتانەی چارەسەر کردوێت چونکە پێشتر وەکو گرێبەستێک لەگەڵ کۆمپانیای گەشتیارەکان گەشتیار لەگەڵ کۆمپانیای گەشتیاری و هەروەها کۆمپانیای گەشتیاری لەگەڵ ئەو شوێنانی کە سەردانی دەکا ینی پێش ئەوەی بێ شوێنی مانەوەی دیاری کراوە یان ئامادە کراوە بۆ گرفتی شوێنی مانەوەمان لە شاری هەولێردا نییە بەڵام بۆ هەموو ئەگەرێکیش بە هاوکاری لەگەڵ میوانخانەکان ئامادەین بۆ ئەوەی لە بنمونە ئەگەر گەشتیارێکی زۆر هاادیان لە میوانخانەیەک دەتوانین سەریری زیادە دابنێ بۆ میوانان. زۆر باشە کاک نەریمان با ئێمە لە گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراق گەڕین پێشبینی دەکەن یاخود بەپێی زانیاریەکانی ئێوە گەشتیاری تری دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق لە تورکیا ئێران وڵاتانی تر بۆ بەسەربردننی جەژن یاخود بۆ بەسەربردننی کاتی تر هاتوونەتە هەرێمی کوردستان ئەگەر بشدانن ژمارەکەیان چەندە؟ بەڵێ
خۆشببختانە ینی ئەمە جگە لە گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستانیش هەنا بەنمونە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان سەردانی شاری هەولێر دەکەن و جگە لەوەش لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆری گەشتیارانی بیانی لە ڕێگای گروپی گەشتیاریەوە یان لە ڕێگای کۆمپانیە گەشتیاریەکان یان بە شێوەی کۆمەڵ ئەو گەشتیارە بیانانە سەردانی شاری هەولێر و هەرێمی کوردستانیان کردووە و پلانی ئێمەش ئەوەیە لە داهاتوودا بۆ ئەوەی بتوانین ئەو ڕێژەیە بەرز بکەینەوە بە تایبەت گەشتیارانی بیانی بۆیە لە هەموو ئەو کۆڕبەند و کۆبنەوانەی دەکرێتن یان لە هەموو ئەو پیشانگان نێودەوڵەتیانە دەکرێتن یان لە بانکێشکردنی میوانداریکردنی کۆمپانیا بیانەکان ئێمە هەرێمی کوردستانیان بۆ ڕوون دەکەینەوە کە بەشێک نییە لە عێراق کە ئەمنیەتێکی تەواوی هەیە لە هەرێمی کوردستان گەشتیار دەتوانێت بە ئارەزوی خۆی سەردانی هەموو شوێنەکان بکە هەموو شوێنەکان کراونە تا بەری بەیان ئەمانە دڵنیایەکی زۆر دەداتە گەشتیار جگە لەوەش لە شاری هەولێر کۆمەڵێک براندی نێودەوڵەتی هەیە و ژمارەی هوتێلە پێنجستێرەکانی شاری هەولێر لە هەموو عێراقدا لە ڕیزبەندی یەکەمە کە 22 هوتێلی پێنجستێرەمان هەیە ئەمانە هەمووی بەیەکەوە دڵنیایی دەداتە گەشتیاری بیانیش کە سەردانی شاری هەولێر بکە خۆشببختانە لە داهاتووشدا لە ڕێگەی کۆمپانی گەشتیاریەکان ئەو گروپە بیانیانە دێن جگە لەوەش لە ماوەی ڕابردوودا گروپێکی کۆمپانیا گەشتیاریەکانی باکووری کوردستان بە تایبەت لە دەڤەری وان و هەکاری و گەڤەر و جۆلەمێرگ و هەموو ئەو ناوچانە سەردانی شاری هەولێریان کرد دێرە لەگەر کۆمپانیا گەشتیاریەکان گفتوگۆیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ئەوانیش گەشتیار بهێنن وە گەشتیاری خۆشمان لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکانی ناوخۆی خۆمان سەردانی ئەو شوێنانە بکەن. زۆر باشە کاک نەریمان بۆ خۆ دەزانی هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر ڕووباری تا ڕادەیەکیش ئاوەکە ساردە و خوڕە ئەمڕۆژ کەسێکی کەی بەڕەگەز گەشتیارێکی تر بەداخەوە لە یەکێک لە ڕووبارەکاندا خنکاوە بەڕای ئێوە ئەمە سەرکێشیە یاخود پابند نەبوونە بە ڕێنماییەکان ئێوە دەتانەوێت چی بکەن چۆن ڕێگەل لەوە بگرن کە کەسانێک سەرکێشی نەکەن یاخود پابندی ڕێنماییەکان بن مەلە نەکەن لەو ئاوانەدا. بەڵێ دەتوانم بڵێم هەردووشیانە هەم سەرکێشیە و هەم پابند نەبوونە بە ڕێنماییەکان چونکە ئێمە هەم وەکو گەشت و گوزار لە بازگەکان تیممان هەیە ڕێنمایی بەسەر گەشتیاران دادابەش دەکا و یەکێک لەو ڕێنمایی کە بەسەر گەشتیاران دادابەشی دەکەین ئەوەیە کە لەو ناوچانە بە دوور بگرن یان ئەوانەی کە مەلەی نازانن بە تایبەت لەو شوێنانی کە سەرچاوی ئاوی لێ خۆیان لێ بە دوور بگرن بۆ ئەوەی مەترسی نەکەوێتە سەر گیانیان بەداخەوە جگە لە گەشتیاران لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە هەفتەی ڕابردوودا دوو هاوڵاتی هەرێمی کوردستان لە شاری هەولێر دوو برابوون بەداخەوە ئەوانیش لە سنووری گەلی عەلیبەگ لە ناوچەی سۆران گیانیان لەدەستدا ئەوانە بۆ ئێمە جێگەی داخە یعنی جگە وەکو باسم کرد ئەو ڕێنمایانی ئێمە دەدەین ڕێنمایەکانی دیکەش لەلایەن بەرگری شارستانی یان تابلۆی ڕێنمایی لە هەموو ئەو شوێنانە هەڵواسراوە کە خەڵکیان ئاگادار کردوتەوە یان گەشتیاران ئاگادار دەکرێتەوە کە پێویستە خۆیان بە دوور بگرن لەو سەرچاوە ئاویانە چونکە مەترسیە بۆ سەر گیانیان بەڵام بەداخەوە پابند نابن یان دەتوانە بڵێم تا ڕادەیەک هوشیاریان کەمترە بۆیە ڕوبەڕووی ئەو ڕوودا و مەترسیانە دەبێتەوە کە ئەوە مایەی دڵتەنجی ئێمەیە چونکە ئێمە دەمانەوێت هەموو گەشتیارێک کە سەردانی هەرێمی کوردستان و شاری هەولێر دەکات بە خۆشی و بە شادی گەشتەکەی کۆتایی پێبێنێتن و هەموو ئەو خزمەت گوزارانی کە پێویستە بۆ گەشتیار دابین کراوە بۆ ئەوەی گەشتەکەی بە خۆشی و سەلامەتی بەڕێ بکات بەڵام بەداخەوە ئەو ڕووداوانە تا ڕادەیەکی زۆر دڵتەنگمان دەکات هیوادارین لە داهاتوودا هەم گەشتیاران هەم هاوڵاتیانی خۆمان پابند بن بەو ڕێنماییانەی کە لەلایەن بەرگری شارستانی و گەشت و گوزار و تەندروستیەوە دانراوە. باش کاک نەریمانیانی بە ئەم پرسیاریان ئەگەر بە ڕوونیش وەڵام دەیتەوە من سوپاس دەکەم چونکە ئەمە بۆ گەشتیارانیش گرنگیانی تا چەند ڕێکاری ئەمنی تەندروستی و بوونی تیمەکانی ئێوە لە ناوچە گەشتیاریەکان هەیە و گرنگە. کاک حاکم ئەوەی زۆر گرنگە لەلایەنی ئەمنی ینی ئەوە هۆکاری زۆری ئەو ژمارە گەشتیاریە کە سەردانی شاری هەولێر و هەرێمی کوردستان دەکات چونکە بەڕاستی گەشتیار سەردانی شوێنێک دەکات کە ئەمنیەتی پارێزراو بێ لە هەموو وڵاتان ئەمە زۆر جار لە وڵاتە گەشتیاران دەبینین گەشتیاران ڕوبەڕووی فێڵکردن یاخود دوور لە ڕووی بینەران دزیکردن دەبنەوە ئەمەش هۆکارێکە بۆ بێزاری گەشتیاران بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بەو میوان دۆستێک کە هەیە لە هەرێمی کوردستان ڕێزێکی زۆر لە گەشتیار دەگیرێ ینی ئێمە زۆر بە دەگمەن دەبینین گەشتیار تووشی حاڵەتێکی ئاوا ببێتن و ئەو ئەمنیەتێک کە لە هەرێمی کوردستان هەیە پاڵنەرێکی بەهێزە بۆ هاتنی گەشتیاران هەر لە بازگەکانەوە پێم خۆشە سوپاسی
ئاسایش بەتایبەت ئاسایشی بازگەکان بکەم کە هاوکارێکی زۆری ئێمە و گەشتیاران دەکەن وەجگە لەوەش تیمەکانی تەندروستی بەردەوام بوونیان هەیە لە شوێنەکان و تیمەکانی ئێمە وەکو گەشت و گوزار هەر لە سەرەتای هاتن ناوەی گەشتیاران و لە ناو شاریش هەولێریش بوونیان هەیە چاودێری هاتنی گەشتیاران و بنکە گەشتیاریەکان دەکەن. زۆر باشە زۆر بەڕێز نەریمان فازل بەڕێوەبەری ڕاگەاندنی بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ ماوبووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە.